دەمانبات بۆ لای ئەو زەویەی کە بۆ کاری خێرخوازی دایناوە. من لەنەوەتەکانەوە هونەرمەند عومەری کەریماغا بەدەم ڕێگاوە باسی بیرۆکەکەیمان بۆ دەکات. ئەو زەویەی بۆ پرۆژەکەی داناوە 35,000 دیناری سوئیسری نەوەدەکانی سەدەی ڕابردووی پێداوە کە زیاتر لە 13 دۆنم بووە. کاتێک زەویەکەی کەوتۆتە ناو ماستەرپلانی بەگرەجۆوە لەبری لە 12 لە 10 قەرە بوو کراوەتەوە، واتە نزیکەی 430 مەتری کەوتۆتە لای حکومەتەوە و پێی نەدراوەتەوە. ئێرە زەویەکەیەتی بەشی سێ منداڵەکەی لێجیا کردوێتەوە و 813 متر چوارگۆشەی ماوەتەوە و دایناوە پرۆژەیەکی کەلتوری تایبەت بە پاراستنی ئەرشیفی هونەرمەندانی تێدا دروست بکرێت و بە ناوی خۆیەوە ناو بنرێت. من ئەم ئەرزەکە ئاڵێم ئەکرێ بە شتێکی ئەوتۆ ئەرشیفی نەتەوەی، یعنی من ئێستا ئەگەر خۆم بکەم بە نمونەیە گەگەل لێم قوبڵکەن، ئێستا من نمێنم ئیتر ئەو جلانەی کە نواندنم پێوە کردو کە خزمەتم پێوە کردو ئەفەوتێ و ئەڕوە. بەڵام ئەگەر شوێنێکی دیاریکراو هەبێ بڵێن ئەمە شوێنی فلان کەسە، ئەم جلوبەرگانە هی ئەوە، ئەم شتانە هی ئەوە، ئەم ئاسەوارە هی ئەوە، ئەم ژیان نامەیە هی ئەوە، هەم ڕێزە بۆ منیش و بۆ ئەو کەسانشکەوە وەکو منوان. ساڵی 2009 بیرۆکەی کارەکەی داوەتە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی. ئەوانیش دەرخستیان بۆ کردو و پێیان ڕاگەیاندووە کە پرۆژەکە نزیکەی 500,000 دۆلاری تێدەچێت. ئەم هەنگاوە پیرۆزەی کاکە عومەری کەریماغا پێش منیش بووە. پەیوەندیمان بە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانیەوە کرد، وتی بەهۆی نەبوونی بودجەوە ناتوانین باڵەخانە لەسەر ئەو زەویە دروست بکەین. پێشتر پرۆپۆزەڵیان ئامادە کردووە و بەرزیان کردوێتەوە بۆ وەزارەت و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە وەڵامێکی ئەوتۆ نەبووە و ڕەنگە بیانوەکە شەر ئەوەیە کە جەناب جەزانی ئێمە بڵین حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەزمەیەکی دارایی و ئابووریا ئەژی. زەویەکەی ئاغا نرخەکەی دەگاتە نزیکەی 600,000 دۆلاری ئەمریکی. ڕێگە دەدات بە هەر لایەنێک پرۆژەیەکی لەسەر دروست بکات کە لە خزمەتی گشتی دابێت. ئەم کارە خێرخوازیی عومەری کەریماغا وەک خۆی دەڵێت بۆ دەوڵەمەندکردنی کارە باشەکانێتی کە لە ماوەی زیاتر لە 50 ساڵی ڕابردوودا لە ڕێگەی هونەرەوە بە خەڵکی دەگەیەنێت تا ببێتە سەرمایەکی تری معنەوی و ناوی لە مێژوودا بە پرشنگداری بمێنێتەوە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.